خۆشەویستان بەردەوامە بین لە دواتەوە گفتوگوی ئەمڕۆمانە قسە لەسەر بابەتێکی تەندروستیەکەین و قسە لەسەر هەوکردنی ڕێخۆڵاکەین بە تایبەت لە مناڵاندا. بابزانین هەوکردنی ڕێخۆڵە بەهۆی بەکتریاوەیە، بەهۆی ڤایرۆسەوە، بەهۆی چیەوەیە؟ نیشانەکانی هەوکردنی ڕێخۆڵە لە مناڵانە خۆی لە چی ئەبینێتەوە؟ منداڵێک تووشی سکچوون بوویت ڕاستەخۆ بێ بڵین ئەمە تووشی هەوکردنی ڕێخۆڵە بووە یاخود نا خواردن و خواردنەوەکان تا چۆن کاریگەریان لەسەر ئەم بابەتانە هەیە. اینجا بە شڕوپڕی لەسەر ئەم بابەتە زانیاری وەرەگرین. ئەمڕۆ بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئازاد عەلی کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵانن. دکتۆریان سڵاو لێ بە زۆر بەخێر بخێر سەرچاو. دکتۆر هەوکردنی ڕێخۆڵە لە مناڵات چییە؟ لە مناڵ و گەورەیار یەکشتەوە؟ بەڵێ خۆی ئەگەر بتەوێت لە هۆکارەکان بزانی ئەبێ لە پێشدا فەسلەجەی نامەکە بزانی. یعنی کە ماڵێن ڕێخۆڵە بەشێک لە دەستگای هەرس لە کۆندامی هەرس. کۆندامی هەرس عادەتەن لە دەمەوە دەست پێەکە لە قورگەوە ئەچێتە ناو سوورێنچک مەعیدە، ڕێخۆڵەی گەورە ڕێخۆڵەی بچووک ڕێکە و دەرچوونی کە کۆمە هەر هۆکارێک کاریگەری بکاتە سەر ئەم بەشانە ئەتوانین بڵێن تێکچوونی ئیشی سەرەکی و ئاسایی کۆندامی هەرس. ڕێخۆڵە بەشە یەکێ لە بەشەکانی کۆندامی هەرسە کە کرێ ئەم هەوکردنە بە هۆی ڤایرۆسەوە بێت، بە هۆی بەکتریاوە بێت، یا بە هۆی پەراسایتەوە بێت کە گرما وردکێلەکانن لە ناو ڕێخۆڵە، و یا بە هۆی قارچکەوە بێ، یا ئەوەی کە پێڵێن کەڕ. هەر کام لەوانە ئەتوانێت ببێتە هۆی هەوکردنی ڕێخۆڵە. ئەی خواردن خۆی مناڵ حەزی لە لەفەیە و خواردنی بزانە هەنێشت هەیە حەساسیە، یعنی وەکو هەستیاریە بە مادەیەک ئەتوانێت ئەویش ببێتە هۆی تێکچوونی ئەم کارە ئاساییەی ڕێخۆڵەکان. هەنێ جاریش بڵێن تەبان ئەم هۆکار کام لەم هۆکارە نیشانەی خۆیە. هەنێ جار بڵێن ئیشی جسم خۆی بۆ دژە تەنێک کە ئەچێتە ناو جسمەوە ئەو کاردانەوانەی کە جسم ئەیکا بووی ئەبێتە خۆی تێکچوونی ئەم ئیشە ئاساییەی ڕێخۆڵە. تەوان کە باسی خواردن نەکەین، ئێمە باسی وتمان لە دەمەوە دەست پێکە باسی شتێکەکەین کە دژمنە بە جسمی کەسەکە و ئەچێتە ناو جسمیەوە کە ڕێگایەکی زۆر ئاسانە. تەمە خواردن باشترین سەرەکیترین و زۆرترین هۆکارە بۆ ئەوەی کە کەسێک تووشی هەوکردنی ڕێخۆڵە. کام خواردنانە دکتۆر زیاتر؟ تەمان خواردنە شۆراوەکان ئەوانەی کە ناکوڵێن زیاتر، چونکە بەخۆشیەوە هەم ڤایرۆسەکان هەم بەکتریاکان بەرگەی کوڵان ناگرن. یعنی کە تۆ هەر خواردنێک کە بکوڵێت ئەکرێ ئەگەر باش بکوڵێت تەبان 5 دقە زیاتر بێ ئەکرێ ئەم ڤایرۆس و بەکتریانە تێک بدە یا بیان کوژێ بۆی نەتوانێت تووشی هەوکردن بکە. خواردنەکانی سەردانە پۆشرا و خواردانەی کە ماوەتەوە هەنە جارە خواردانەی لە قوتو ئەندێن و ئەکسپایریانە، چونکە مادەکەی کە ئەی پارێزێ لە ناویان بۆ کاتێکی دیاری کراوە ئەکرێ ئەو بەکتریایە لە ناو دوای نەمانی ئەو کاریگەری ئەو مادانە گەشە بکات. تۆ لەگەڵ خواردن ڕێگاکی ئاسانە بە زۆر بە ئاسانی تووشی ئەو کێشانەت. باشە دکتۆر، بۆچی من دیقەتم ماوە زۆرتر لە وەرزە گەرمەکانە هەوکردنی ڕێخۆڵە و ئەم بابەتانە زیاترە؟ من پەیوەندی بە چیەوە لەبەرەوەی لە وەرزە گەرمەکانە تۆزانین لە خواردنەکانە کە تۆ دایێنێ عادەتەن ئێمە خواردن ناو سەلاجەدانێ یان کاتێکی دیاریکراوی هەیە. لە وەرزە گەرمەکانە کالێکی گەرما لەگەڵ ئەو خواردانەی کە خاستن سەریان دانەپۆشراوە یا بە جوانی هەڵنەگیراون نیسبەی تێکچوونی خواردنەکان زیاکات. تەمەنم تێکچوونی خواردنە بەهۆی گەشەی ئەو بەکتریانەوە کە لەسەر خواردنەکان ماوەتەوە یا ئاڵوودە بۆ خواردنەکە بم بەکتریانە، بۆیە فعلەن ڕاستەکەی هەنێ جاریش بە زۆری کە هۆکاری هەوکردنی ڕێخۆڵە بەخەسەن لە مناڵانە ڤایرۆسین، هەنێ جار سووری چالاکی ژیانی ئەو ڤایرۆسانەکەوێتە سووری گەرماوە. یعنی بۆیە ئەوە و کاتانە ڕاستەکەی لەم دکتۆر هەوکردنی ڕێخۆڵە و لووسبوونی ڕێخۆڵە ئەمە یەک شتە؟ نەخێر یەکشت نییە. خۆی لە چۆن تۆ لە سەر گۆی زەوی سەیرەکەی هەمووی تەخت نییە، بەرزی و نزمیتیە. ناو ڕێخۆڵە عینەن، یعنی تۆ حساب کە لە شوێنێکی لە سەحرایەکی سەیری سەحرایەکەی تەخت نییە، ینی تەپۆلکەی چکۆلە چکۆلێکە ناوپۆشی ڕێخۆڵە و تەپۆلکانێتە ئەمە زیاتر بۆ ئەوەی ڕووبەری هەرس و مژین زیاب بکات. چکە تۆ مەسەلەن ئەگەر لە
مەسەڵەن فەرشێکی سێ بە چوار لە ژوورێکی سێ بە چوار ڕێخی فیت دەرەچێ بێنیتە ژوورێکی دوو بە سێ گەبیتەوە ڕێخی ئەبێ لۆچیکەی بەس مەساحەکە هەر هەمان مەساحە یانی تۆ مەساحەیەکی زۆری سێ بە چوار بەساحەیەکی 12 مەتری کە فەرشێکی سێ بە چوارە لە دوو بە سێکە ڕێقی مەساحەکە هەر هەمان مەساحەیە سێ بە چوارە بەس ژوورەکەت بچووکترە ناوپۆشی ڕێخۆڵە بزەبت ئەو هەیە ینی بۆی مەساحەی مژین و هەرسکردن زیابێ بەرزی و نزمیتیایە کێماڵین ڕێخۆڵی کەسێک لوس بووە یعنی ئەو بەرزی و نزمیانە ڕۆشتووە ئیجا بە هەر هۆکارێک جاری وای بە هەستیاریە جاری وای بە ئیلتیهاباتێکی زۆرە بە خاصن هەوکردنی زۆر ئەبێتە هۆی بەڵێ یەکێ لە هۆکارەکانی ئەکرێت کە هەوکردنی ڕێخۆڵە بێ دوای 2 هەفتە بۆ 3 هەفتە یعنی کەسێک تووشی هەوکردن بێ عیلاج وەرنەگرێ 2 بۆ 3 هەفتە بەردەوام بێت ئەم هەوکردنە بۆی هەیە ئەم ناوپۆشانەی ڕێخۆڵە لووسکە بەس بە خۆشحاڵیەوە ئەمە هەمیشەیی نییە دوای عیلاج وەرکردن دوای چارەسەر دوای ئەوەی کە تۆ هۆکارەکە لابی دیسان دەسەکاتەوە بەگەشە و ناوپۆشەکەی خۆی دکتۆر ئازاد نیشانەکانی باسکێنانی زۆر جار سکچوون و ڕوشانەوە لای مناڵ بە نیشانێکی سەرەکی هەوکردنی ڕێخۆڵە داهەنرێت ینی هەیە ئازاری نەبێ مناڵێ هەستی پێنەکە ئەو بابەتەشی هەبێ هەوکردنی ڕێخۆڵی هەبێت ئەمە کە باسی بناڵەکەی نەمێ باسی ئەو بکەین کە تەمەنی مناڵەکە چەنە بۆی بزانین چەندێک هەست پێەکە ئێمە عادەتەن لە نەخۆشەکانە نیشانەمان هەیە کۆ نیشانەمان هەیە و هەنێک شتی ترمان هەیە کە نەخۆش خۆی نایزانێ بەس دکتۆرەکە ئەیزانێت جا بۆیە تۆ ئەمە پێوان ساینەن سیمتەم لە ئینگلیزیە یعنی هەنێشت هەیە نەخۆش پێتەڵێ هەنێشت هەیە ئەو ناپێت ناڵێت تۆ ئەیبینی لی یعنی ئەمانە بوانە تۆ توانی هۆکە بڵێ زگچوون و ڕشانەوە یەکێک لە هۆکارەکانە وەک پێم وتی ەزانی ئەم کۆندامی هەرسا کە لە دەمە و دەستپێکە هەر کارلێکێک هەر شتێکە بێتەوە هۆکارێک لە تێکچوونی باری ئاسایی ئیشکردنی ئەم بەشانە ئەکرێ نیشانەیەکی هەبێ مەسەرەن تۆگەل لە دەما بێ لەوانەیە گەلتاباتێکی ڤایرۆسیمان هەیە ئێمە لە ناو دەما مناڵ لی دێت کەشی خواردنی کەمە بێتەوە لیکی زیاکە شی خواردنی کەمە بێتەوە هەمانە مەسەن تا دروستەکە ئەچێتە ناو مەعیدە مەسەڵەن بێتە ڕشانەوە بە زۆری کەچێتە ناو ڕێخۆڵە ئەبێتە زگچوون و هەندێک جار بێتە بە قەبزی هەنەجار خوێنی لەگەڵایە هەنەجار بۆنی پیسایەکە ئەگۆڕێیات جۆری پیسایەکە یا ڕێیانکەی ئەگۆڕێت یا خواردنی کەمە بێتەوە بێهێزیەکە تەبعاً ئەمە و نیشانانن کە زۆربەی کات دایک و باوکەکە دێن باسیەکەن مەسەرەنەڵێ ئەڕشێتەوە ئەوەندە جارشەوە ئەوەندە جار زگچوونی چووە پیسایەکە ئەو هەیە ڕشانەوەکە ئەو هەیە بەس تۆ لە نهایەتە تۆ وەکو دکتۆر سەیری نەخۆشەکەکەی کە بزانانی ئایا ئەمە بۆتە هۆی وشک بوونەوەی ئایا باری هوشیاری مناڵەکە تێک چوە ئەمە ئەو نیشانان کە تۆ ئەیزانی بەس دایکەکە نایزانێ یا بەلای مهم نییە باشە دکتۆر ئەم هەوکردنە باسمان کرد هەم بەکتریایە و هەم ڤایرۆسیشە بۆ منە بە نیشانەکانە جگە لە پشکنینی تاقیگەکە یەکلایی یەکاتەوە کە ئیتر ئەمان بەهۆی ڤایرۆسەوە بوو یاخود بەهۆی بەکتریاوە بێت بە هیچ نیشانەیە هەیە دەری خات بۆ منە ئەگەر ڕەنگی پیسایەکەی گۆڕا ئەم ڕەنگە بێت ئەمە ئەگەری ئەوەی هەیە کە بەکتریایی بێ یاخود ئەگەر چوزانم ئەم ڕەنگە بێت ئەگەری ئەوەی هەیە کە بەکتریایی بێ یاخود ڤایرۆسی بێت چۆنە ئەمانە ئەمە مەسەرەن ئێمە لە باسی نەخۆشەکانی مناڵانەکەی لە مناڵانە سەدا 75 بۆ 80 ڤایرۆسیە نیشانەکان وەکو ئەوەی کە توش بوو تووشە بێت تقریبا لە بەکتریاش و لە ڤایرۆسە تقریبا وەکیەکە بە هەنێک جیاوازیەوە مەسەڵەن تۆ هەنێک جار زۆربەی کات کە مناڵەکە دێت ئێمە ئەیبینین مەسەڵەن فەحسیەکەین تماشاکەین زیاتر بیرمان بۆ ڤایرۆسەچە بەڕاستی بەڵام ئەگەر مناڵەکە هیلاک بێ ئەو کاتە تۆ دەی مەجموعەیەک فەحوساتی بۆکەی بڵێن پشکنینەکانی پیساییە یا میزە یا خوێەکانی لەشێتی یا بە کاری تەندروستی گورچیلەکانێتی بەمانە هەنێک جا بە شاڕوونێکە بۆ دروستە بێت کە ئەمە بەکتریایە ئەمیبایە یعنی پاراسایتە بڵین یان ڤایرۆسە یا هەر شتێکی دیکە کامیان سەلامەترە دکتۆر تەواو ڤایرۆسەکە لە هەموو سەلامەترە جا دواتر گەشتینە ویستان باسی چارەسەر بکەین هۆکار زۆر مهم نییە بەڕاستی هۆکار لە مەوزوعی زگچوون و ڕشانەوە بە تایبەتی یا هەوکردنی کۆندامی هەرسیاڕی خۆڵە هۆکارەکە ئەوە مهم نییە ئەوەنەی کە لێکەوتەکانی مهم دێوەڵا با چارەسەرەکەش باس زۆر باش بچینە لای چارەسەر لە هینا لە زگچوون و ڕشانەوە تۆ سیر کە بێنە کەی دایک و باوک مناڵ بێنە بۆ لای پزیشک سەباسی وەشەکە کە تۆ هەست بکە مەسەلەن لە ماڵێکای تانکێکت هەیە لە سەربان کە ئەمە ئاوی تایە ئەم ئاوە تۆ بە حسابی ئەوە بکەیت کە بۆ چەندێک چەند ڕۆژی دیکە ئەو لە ماڵ دێتەوە بۆی بەشت بکە ناو خەلایەکان ناو خانەکانی لەش ئاوێکی تایە کە پێک هاتووە ئیشی نۆرماڵی خانەکانەکە ئەمە هەندێک خوێشی تایە بەڕاستی لە زگچوون و ڕشانەوە کە تۆ
طبعا معادلته ئاو خۆی خواردنە خۆی بۆی ئەم تەناسوبەی بینی ئاوەکە و خوێەکان لە ناو خانەکانە بمێنێتەوە کاتێکم ئیشە تێکەچێت زیاد لە حەد ئاو دێتە دەرەوە لە خانەکان و خوێەکان دێتە دەرەوە کاتە دەرەوە لێکەوتەکان اینجا دەست پێەکە یعنی تۆ بێبزانی کەوەی کە بە هینی خۆمان پێڵین وشک بوونەوە تۆ بێبزانی ئەم مناڵە بەم کەڕەتە پیسایکردنە یا ڕەشانەوە یام هەوکردنەوەی لێ کردو وشک بێتەوە یاوای لێ نەکردووە تا بە پێی نیسبەکانە گۆڕێت یعنی ئەمە سێ جۆرمان هەیە ئەڵێم کەمە وەسەتە یا زۆرە تاوان هەر کام لەمانە نیشانەی خۆی هەیە کە کامیان زۆر بووە کامیان وەسەتە کامیان کەمە عادەتەن ئێمە لە کەم و وەسەتە کەش تا حدێک پێویست ناکە سەردانی خستخانە بکە یعنی هەر بە خواردنەکان و تعویزی ئەو شلەیە کە لە جسمی مناڵەکە ئەڕابەوە کەفایەتەکە بۆی تۆ قەناعەت بینی کە مناڵەکە توانین لە ماڵەوە چارەسەرۆگی بەس لە کاتی زۆرەکەیە کە وشکبوونەوەیەکی زۆر ڕوەدا ئەو کاتە نەخێ پێویستەکە تۆ لە خستخانە بی لەژە چاوە دێریابی ناوان کە ئەم ئاوە دێتە دەرەوە ئەو کاتە خوێەکانیش دێتە دەرەوە ئێمە ئەو کاتەش لە بۆ ینی بۆ تەشخیصی نەخۆشەکە حسابی ئەوەکەین کە کام خوێی زیاد لە حەد زیاد کەمی کردووە مەسەڵەن ئێمە سۆدیۆمانەیە پۆتاسیۆمانەیە کلۆرایدمانەیە ئەمان ناو خانەکانن کە ئیشی نۆرماڵی خانەکان ڕێکەخن کاتێک ئەمانە ئەم بەڵانسە تێکەچێت لە بینی خوێەکانە ئەو کاتەی کێشە گەورەکە ئەو کاتە دەست پێکە کە لەوانەیە مەسەڵەن بێت هەوڵ لێکەوتەی ئەوەی کە ئەو لە ناو مێشکی مناڵەکە کەمێتەوە زەخت بکەوێتە سەر گورچیلەی بوەستێ لە مناڵەکە و ژیانی بکەوێتەوە مەترسیەوە بۆیە تۆ ئەو کاتە ئەوە مهمە کە تۆ هۆکار هەرچیەک بێ ئەبێ لە پێشتا تۆ ئەم مشک بوونەوەی چارەسەر بکەی ینی وا بکەی کە نێڵی مناڵەکە تووشی ئەم مشکبوونەوە بەشلەمەنی و بەم بەبەتانە خراپ بەڵێ ئەکرێت لە جۆری یەکەمەکەیە کە کەمەکەیەتی تا حدێکیش وەسەتەکەی ئەتوانین هەر بە شلەمەنی نەک ئاو چونکە فەرقێ لە بینی ئاو و لە بینی شلەمەنیە کەم باس شلەمەنیەکەین خوێتیایە کانزایتیایە و شەکریتیایە و وزەیتیایە کە باسی ئاوەکەین هیچ کام لەوانێتیان نییە ینی ئاو زیاتر لەوانەیە کێشەکەمان بۆ قورستر بکە چونکە وەکەوە وایە تۆ خواردنێکرد بڵێ بەسەن تۆ لە ماڵە خواردنێک لێناوە هەستەکەی سوێرە خواردنەکە ئەی بۆی خۆیەکەی خۆدایەتە دەرەوە لە ناو خواردەکە مەجبوری ئاوی زیاتری تێکێت وانە بۆی ڕوونی کەیتەوە کە تۆ ئاو ئەدەی بە مناڵەکەت وەکو ئاو ئەم ڕوونکردنەوە لە خوێەکانی ناو خانەکان ئاڕوەدا یعنی ئەو کاتە بۆی هەدیسان بەڵانسی بینی خوێەکان تێک بچێ بۆی کێشەکەمان بۆ قورستر شلەمەنیەکان باشتر شلەمەنی باشتر ئەو کاتە مەشتێکیشمان هەیە پێڵێن ئۆڕەسیا ئەوەی کە بە تۆزێکە ئەگیرێتەوە ئەمە شێوەی بەڵێ مغەزیەکە شێوەی گرتنەوەکە فەرقەکە یعنی مهمە ئەوەش ئەگەر تۆ وەکو خۆی بە پێیت ئەو ڕێنمایی کە داوێتی نەگیرێتەوە هەم لە تاما فەرقەکە مناڵەکە لەوانەیە نێخوا هەم لە پێکاتی کانزایەکانە فەرقەکە ئەو کاتە دیسان کێشەکەت بۆ دروستە بێتەوە جا بۆی ئەو گوشیاریە زۆر مهمە هەیە بە گیراوەیش دکتۆر بەڵێ من خۆم شخصیان ئەو گیراوەیم حەز لێ نییە لەبەرەوەی ئەمە لە ئارسەکەی کە WHO دایناوە ئەو پێتەڵە لە باوەی 24 ساعت بێت تەواویکەی بەبێ مادەی حافظە ئەو شتانێتیایە لەو گیراوەیە ئەگەر تۆ حسابی بۆ بکەی مادەی حافظەی تیابێەوە هەر خەتەر هەر بۆ خۆی باش نییە ئەگەر تیانە بێ معنای وایە ئەو تێکچوونە ڕوەدا دیسە ڕاستە بە تامی خۆشترە و فەرقەکە بەڵام پێکاتەکە چکێمە ئیشمان بە مەسەن پۆتاسیۆمە بە سۆدیۆمە بە کلۆرایدە بە شەکرە لەناو ئەو بخەزیەکە گیرێتەوە ئەگەر بە جوانی بگیرێتەوە احتیمالی زۆری هەیە کە مناڵ بتوانێت بیخوا سوودی لێ وەرگێت سوودی لێ وەرگێ بەتاکیدی بەس ئەگەر خواردنەکەی مووی مەچکە کەمێ سوێرە مناڵ حەزی لێ نییە ئەگەر بە خراپی بگیرێتەوە یانی مەسەن هەیە ئێماڵێن یەک کیسەی ئەمە بکەرە ناو لیتری ئاو یا بچووکەکان هاتووە ئێستاڵێن یەک کیسێ بکە ناو 250 سیسیا ئەگەر کەمتر بێ ئاوەکە تامەکە ئەگۆڕێ ئەگەر زیاتر بێ ڕوو نەبێتەوە خوێەکە ئەگۆڕێ کەوابێ مهمە ئەو ڕێنمایانە کە دایک لە کاتی بەکارهێنانە چۆن بگیرێتەوە بۆی مناڵەکەی بیخوا اینجا شەرتیش نییە مناڵ بتوانێت بە یەکجار هەمووی بخواتەوە یعنی مە ئاو نییە بیخواتەوە لەوانەیە تۆ لە فترەیەکە بتوانی نسبێکی کەم بە چەند جارێک لە حاولە بکەیت لە مەسەڵەن لە 10 دقیقە بڵێن نیو ڕقم بخوا بە 20 دقیقە نیو ڕقم خوا مهم نییە مهمەوەی بیخوات بە بۆی تعویزی ئەو بکەن لە کاتی وشکبوونەوەی کەم و تا حدێکیش وەسەتەکە ئەمە حەلە بێت لە ماڵەوە بەسکە بوشتە بوو بە زۆر ئەو کاتە باری وشاری مناڵەکە تێکەچێ میسکردنی کەمە بێتەوە لەوانەیە گەشکە بگرێ لەوانەیە مەسەڵەن وشکبوونەوەیکی زۆر لە پێسیا ڕوەدا گریانی هەیە فرمێسکی نییە ئاو زۆرە خواتەوە تینووە پەلاماری ئاوەدا ئەمانە ئەیکەوێتە منتەقەی زۆرەکەەوە ئەو کاتەی تر تۆ بێ مەجال نادە یا مەسەرەن ئەیدێتی ئەڕشێتەوە ڕای ناگرێ ئەو کاتەی تر مەجال نادا مەجبورە بێ لە خستخانە لە ڕێگای کانولاوە تۆ دکتۆر لە کام قۆناغیانە منداڵ پێویستی بە
دەرمانێکی دژە هەوکردن هەیە ئێمەی دایکان و باوکان بە تایبەت دایکان مناڵەکە هەر یەک جاردوو جاربینیمان سکێچە ڕاستەخۆ لە دەرمانخانەیەک شروبێکی بۆ وەرەگرین جا شروبێکێ ناوەکە شێڵم نازەمەگەر ئاسایی فلاجیل زۆر بەکارەهێنرێت دکتۆر ئاساییتر لەگەڵ هەموو سکچوونەکان من ئەم فلاجیل دەکەم بە خوڕگی مناڵەکە نەخێر هیچ ئاسایی نییە تۆ وەکو وتمان ئێمە بێ پێش دابزانین هۆکارەکە چیە هۆکارەکە زۆربەی کات 175 بۆ 80 ڤایرۆسە ڤایرۆس پێویستی بە دژە بەکتریا نییە بۆ خۆی بەس ئاوەکە و تعویزی ئاوەکە و ئەوانە بکەیتەوە تا حەلە بێ کێژە نابێت بینی 3 ڕۆژ بۆ 5 ڕۆژ تا سووری ڤایرۆسەکە تەواو بێت لە ئەوی تریاتۆ ئەبێ پشکنی بکەیت یعنی پشکنی پیساییەکەی یا پشکنی میزەکەی بخەسەن لە مێینە لە کچە ئەو کەچکە هەیە بە ئیلتهاباتی میزڵدان بە زگچوون دەرەکەوێت ئەو کاتە ئەگەر ئەوە زانی ئیلتهابەکە هەیە ئەتوانی تعویزی یا چارەسەری ئەوە بە دژە بەکتریا بکەیت شروعی فلاجیلەکەی کە ئێستا باوە لە ناو خەڵکا زۆر بەکارهێنن نازانم بۆچی وای لێ هاتۆ بەڕاستی چکە لە تامیشە زۆر ناخۆشە یعنی کە مناڵێک ئەیخوا هەستەکەی ئەستن خواردنەکەشی تێکەچێت پێشەوە شتێکی خوارد کە ئەمەی دەست پێکە خواردەکەش ناخۆ اینجا هیچ دەوریشی نییە هیچ دەوری نیە بێجگەلەوە لەوانەیە مجموعی بەکتریای سوودبەخشەیە لە ناو ڕێخۆڵە کە ئیشی پێێتی بۆ چارەسەرکردن بۆ ژیانی تایبەتی خۆی ئەوانەشە گوێ لەگەڵ ڕەنگار پێی وا بێ ئەوەی لاقی بەڵێ کێشە سەرەکیەکەی چاکتر نەکردو بەسەن تۆ بتوان ڤایرۆسە 3 ڕۆژ بۆ 5 ڕۆژ ئەخایەنێ مەسەلەن ئەم لە دووەم ڕۆژی یەکەم ڕاوەستاوە خۆی گرتووە ڕۆژی دوم کە دەست پێکاچێ شروع بکەینە ڕۆژی سێمەی داتێک خۆی ڤایرۆسەکە وردە وردە زەعیف بووە خەریکە چاکە بێت دکتۆر مادەی زنگ چەندە گرنگە لەو زنگ زۆر باشە زنگ بۆ مەوزوعی ئەو گەشەی ناوڕی خۆڵە ناوپۆشی ڕۆخۆڵەکە وتمان دەست پێکاتەوە بە تازەک بوونەوە و دروستکردن بۆ ئەوە زۆر ئیسفادەی لێ بێجگەلەوەی کە مجموعەیەک یعنی بڵین ئەوەی کە بەرگری لەش زیاکات ئاتن زنگ ڤیتامین سیشی لەگەڵای هەردووکیان بەرگری لەش بە قوتەکەن بۆی زاڵ بێ بەسەر ڤایرۆسەکە یا بەسەر بەکتریاکە ئەو شتێکترە ئەو زۆر باش زۆر باشە دەست خۆش بێت دکتۆر گیان سوپاس بۆ زانیاریەکانی بەڕێز مامتون دەست خۆش